بە مانگی نیشتیمانی هەبوونی پلانی بازرگانی دادەنرێت بۆ ئەوەی ئێمە چۆن بتوانین ئەو پلانێک کە هەمانە یاخود ئەو کارێک کە ئەمانەوێت دەستی پێ بکەین بە پلانێکی تۆکمە و داڕێژراو بتوانین بگەینە ئەو قۆناغ و ئامانجەی کە ئەمانەوێت ئەو خاڵێک کە تیایدای ئەمانەوەی بیپێکین. ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لەسەر قۆناغەکانی پلان و هەبوونی پلانێکی باش ئێزانیاری وەربگرین با میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید ئایدەر مامۆستای زانکۆ پسپۆڕی بواری ئابووری. سڵاو لێبێت و بەخێر با سەرەتا بزانین پلان چییە؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی هیچ ئیشێک ناکرێ بەڕاستی بەبێ پلان، بەڵام لەگەڵ ئەوەشە بۆ بابەتی کارکردن دوو بۆچوون هەیە. یەکێک لە بۆچوونەکان پێچەوانەی ڕاو بۆچوونی زۆرینەیە کە بابەتەکەی مناقشەکردن لەگەڵ ئێوەی بەڕێز بۆچوونەکەڵێ هیچ پلان دامنێ بچوە ناو ئیشەکەوە بەبێ ئەوەی پلان دابنی کە چیتە ناو ئیشەکەەوە سەیری دۆخەکە ئەەکەی چۆن چۆنیە ئینسان فێر ئەبێ و ئیتر وردە وردە پێش ئەکەوێت لە ئیشەکەی. واتە ئەم بۆچوونە ئەڵێ ئەوەی کە سێرچ ئەکات و ئەگەڕێ بە دوای دۆخی بازار چۆنە و کارەکە چۆن چۆنیە و خەڵک حەزی لە بابەتەکەیە بەرهەمەکە یاخود ئەو جۆرە خزمەت گوزاریە ئەمە هەمووی دراسی ڕابردوو ئەکا. لەم سەردەما سەردەمی پێشکەوتنی جیهان بەگشتی تەکنۆلۆژیا زۆر بە تایبەت ئەڵێ ئەوە نەماوە کە من بگەڕم بۆ شتێکە لە ڕابردوو گوزەراوە و تەواو بۆ لەبەرەوە ئێستا چرکە بە چرکەشت ئەگۆڕێ. پێچەوانەی ئەم بۆچوونە پێچەوانەی ئەمە ئەڵێ نەخێر ئەبێ پلان هەبێت ئێمە دیراسەی لێکۆڵینەوەی ڕابردوو بکەین و بزانین چی گوزەراوە لەو بابەتێکە بە تەماین بیکەین ئێمە و ئامانجەکەمان چی ئەبێ بە پێی توانە و ئیمکانیەتمان. واتە پلانەک پلان بریتە لەوەی کە ئێمە دانانی ئامانجێک و پشت بەسن بەتوانە و ئیمکانیەتی خۆمان. ئەم بۆچوونە پێچەوانەی ئەوە ئەڵێ ئەگەر ئێمە ئیهمالی ئەوەی ڕابردوو بکەین هیچ سەرکەوتوو نابین لەبەر ئەوەی ئەو کەسانەی کە پێش ئێمە سەرکەوتوو نەبوونە تەجروبەکانیان نەخوێنینەوە نەزانین هۆکاری فەشەلهێنانی ئەوان چییە ئێمەش سەرکەوتوو نابین. ئەم بۆچوونە زۆر زانستیانە و زۆر ڕاستە. لە هەمان کات ئەڵێ ئەوەی بۆچوونی پێشوو ئەوەی کە با بڵێن پلاندانەنرێت و هیچ نەکرێت لە بوارە ڕاستەخۆ بچینە ناوکار ئەڵێ ئەو بۆچوونە باس لەوەکە کە بازاری کار بە نمونە ڕابردووە و ئێستا شت تازەیەتە دیوین. ئەمەش ڕاستە خۆی ئەمەش بۆچوونێکی ڕاستە ڕابردوو لەگەڵ ئێستا کە تەکنۆلۆژیا پێشکەوتووە و فعلەن ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک گۆڕاوە تا ڕادێکی زۆر ئەم بۆچوونەشە ڕاستە. بەڵام دۆخی بوونی خواست لەسەر هەموو شتێک ئەمە وەکو خۆی هەر کاریگەر ئەبێ یعنی کە من بە تەمای دامەزراندنی پرۆژێکم پلانم بۆ داناوە ئەبێ بزانم خواست هەیە یان نە. واتە خواست لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوش هەر کاریگەرە. پارە کە ئەخرێتە بازار خواستەکەت بۆ کارە ئەکا با بڵێن ئەو پلانەت بۆ ئەکتیڤ ئەکا ئەوەش هەر ماوە. جۆری ئەو شمەکە ئەو بابەتێکە بەرەمی هەندرێت و بخرێتە بازار خەڵک حەزی لێ و حەزی نییە ئەوەش هەر ماوە. ئەوەتە زۆرینەی هۆکارەکان کە کاریگەریان هەیە لەسەر پرۆژە و سەرکەوتنی پلانی پرۆژە و بگاتە ئامانجەکەی خۆی کە قازانجە و سەرکەوتنە ئەم هۆکارانە ماون. بۆیە بەگشتی پلان زۆر زەرورە. من ئەبێ بزانم ئەگەمە کوێ یەکێک لە بابەتەکان کە باسی پلانەکە ئەڵێ پلانی سمارت زیرەک دابنێ کە ئەوانە بریتین سمارتەکە بریتین لە کورتکراوی کۆمەڵێک شت بنمونە یەکێک لە بابەتەکان لە بابەتی وەسفکردن و باسکردنی پلان ئەڵێ ئەو پلانە ئەبێ دیاری کراو بێ بتوانی بی پێوی یعنی فەرمووی جەنابەت من هەوڵە دەم ساڵی داهاتوو $3000 قازانج بکەم واتە بتوانی بی پێوی قیاسی بکەیت کاتی بۆ دابنەی ئیمکانیەتی من توانە و ئیمکانیەتی داراییم چەنە بۆی بتوانم بگەمە ئەو ئامانجەیە ناتوانم بگەمە ئەو ئامانجە. ئەمانە هەمووی بریتین لە وەسفکردن و باسکردنی پلان بە دەقیقی و بە زانستیانە بۆ ئەوەی ئەو کەسی کە بەتەمای دامەزراندنی پرۆژەیە بتوانێت بە سەرکەوتووی بگاتە ئامانجەکان. زۆر باشە دکتۆر لەسەر و دوو ڕێگایی کە تۆ باست کرد بۆ مەسایلی پلان هەندێک کەس هەیە لە ئەزموونەوەڵێ پلان فێرە بە بۆ نمونە یەکێک هێڵە لە باو باپیرانمانەوە من پیشەیەک بۆ منە دارتاشیە بووە من لەگەڵ یا هاتووم ئەزمونم کردو لەگەڵ یا دوایی کە هاتوومەتە ناو ئیشەکەەوە ئەوەی ئەو کردوێتی من هەنگاوێکی باشترمتیانەوە نمونەشمان هەبووە لەبەرەوە ڕابردووی باوکی هاوکاری بوو ئەزمون تا چەند ئەبێتە ڕێگەنیشاندەرێک یاخو پلاندانانێک بووی کە تۆ بتوانی هەنگاوی باشتر ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت یعنی تقریبا پشتگیری ئەو بۆچوونە ئەکا
کە ئەڵێ پلان زەرورە بۆ چوونی دووەم نەک ئیهمانی بکەین و ڕێک بچینەوە بازاری کاردا ئەو ڕابردووە وەکو ئەوەی کە من یعنی ئەگەر لەگەڵ باوکمە بنمونە ئەو ئیشی کردی بێت پیشێکی تایبەتی هەبێ وەکو ئەو من بابەتەکەم کردی بێت دوو هۆکار هەیە یەکەم کە چم لەگەڵێ بۆ شوێنەکە بۆ ئیشەکە فێر ئەبم دووەم چی هەڵەی کردووە ئەو باوکە ئەو برا گەورەیە ئەو کەسی کە ئەزمونیەیە بە دڵسۆزانە ئەمگەێنێ بە منیش استفادە لێ یەکەم وەکو ئەوەی کا کتێبم خوێندی بێت لە بوارەکە بەڵام کتێبەکە لەوانەیە هەندێک بابەت باس نەکرابێت لە کتێبەکە ئەو کەسە بە وردەکاری باسی ئەکاوە بە دڵسۆزانە پێت ئەڵێ ئاگادار بە هەڵەیەکی وانەکەی خەریکی ئەو بابەتە بە ئەمە ئەبێ وا بەرکەوتنیە بێ لەگەڵ لە 100% بەرکەوتنیە لەگەڵ لە ئیشەکە خۆی هەلی کارکردنەکە و لەگەڵ خەڵکیشە ئەوە زۆر زەرورە یەکێک لە بابەتەکان کە پشتگیری قسەکەی بەڕێستانەکە ئەڵێ لە ئەڵمانیا مۆڵەت نادرێ بە کەسێک بۆ کردنەوەی دەرمانساهینی دەرمانخانە سەیدەلیە ئللا کەسێک پێش خۆی و بەتایبەت باوکی بنمونە دەرمانساز نەبێ ئەمە شتێکی زۆر زەرورە بۆیە وەکو لای خۆمان نییە ئێستا لەگەڵ ئەو پەرەڕێزم بۆ ئەو بەڕێزانە کە دەرچووی دەرمانسازین بنمونە ئێستا بینی جەنابەت ئەچی بۆ هەر دەرمانخانەیەک پرسیاری لێ ئەەکەی ئەو بەڕێزە مۆبایلی پێەیە کە ئەمە شتێکی شەرعیە و ئاساییە تەسەوڕەکەم بگەڕێ بە دوای شتی تازە بزان چی هەیە لە بوارە و بگەڕێ بە دوای ئەو دەرمانە لەکوێوە لەکوێ نییە و کاریگەری سایت ئفکتی چییە و چینی ئەمانە زۆر ڕاستن کە بگوڕە کە ئەڵم شەرعی ئەمە بەسم داینە ئیسلامیەکە و نەکایەکە نەنە وەکو ئەڵم مۆڵەت پێدراوە بابەتەکە استفادە لێ بکە بەڵام ئەمە مانای ئەوەیە کە ئەو بەڕێزانە من وەکو خوێنمەوە کە ئەو بەڕێزانە ئەزمون و خبرێکی تەواویان نییە لە بابەتەکە بۆیە ڕێک مۆبایلەکە ئەتوانێت ئەزمونی چەندین ساڵ بگەینە بۆ بەڕێزە لە ماوەی چەند چرکەیەک ئەتوانێت شتێک بخوێنێتەوە کە بنمونە ئەکرا لە ماوەی 5-6 ساڵ ئەو بابەتانە بخوێنێتەوە استفادە لێ بکات و سوودی لێ ببینێ بۆیە لێرە ئێستا پێشکەوتنی تەکنۆلۆژی و مۆبایل و ئایپاد و بابەتەکانی تر ئەمانە ئەزمونێکی زۆر ئەدا بە ئەو کەسەی کە پەیوەندیدارە بە ئیشەکەەوە بگەڕمەوە بۆ نمونونەکەی ئەڵمانیا لێرە کە ڕێگە پێ نادرێ بۆ کەسە بۆ ئەوی پیشەکە لە چوارچێوەی کەسانێکی شارەزا بن استفادەیان کردی بێ لە پێش خۆیان بزان کێ بووە باوکیان بووە برا بۆ بزان کێ بووە و لە هەمان کات ئەم هۆکارەکە ڕێگە پێنادات ئللا کەسێکی وابێ ئەو مەرجانێتیابێ بە تەکید ئیشەکە کە ئیکا سەرکەوتوو ئەبێ ئەوە حاڵەتێکی زۆر زەرورە و دووەم ئەم پیشەیە زۆر بڵاو نابێتەوە بە شێوەیە کە کاریگەری هەبێ لەسەر لاینە زانستیەکە ئەمەش زەرورە لەبەرەوەی تۆ جەنابەت دەرمانێک ئەنووسی بە نمونە هەندێک دەرمانساز هەندێک دەرمانخانە ئەگەر دەرمانێکی تایبەت بدا بە نەخۆشێک بە دەر لە ڕاچێتەی دکتۆرەوانە لەوانەیە کاریگەری هەبێ لەسەر خودی نەخۆشەکە کاریگەریەکە طبعا نەرێنی بێ نەک ئەرێنی بۆیە لێرە تەسەورەکەم گرنگ بێ ئەو ڕابردووەی کە فەرموتان جەنابتان ئەزمون و ڕابردووەکە زۆر گرنگە بۆ دوو بابەت یەکەم خودی ئەو کەسە فێر ئەبێ لە ئیشکردن لەناو بوارەکە لەگەڵ کەسی لە خۆی گەورەتر و دووەم ئەو ئەزمونە ئەبێتەوە هۆی تقریبا ڕێژەیەکی زۆر لە سەرکەوتنی کەسەکە زانێکم و کوڕەکان چیە کە ئەم چارەسەر بە تەکید هۆکارە زۆر گرنگەکە بۆ سەرکەوتنی ئەوەیە جگە لەوەی کە ماندوو نابێ بەوەی کە پرۆژەیەکی هاوشێوەی ئەوە دامەزرێنێ پرۆژەکەیە بۆ بچێ پرۆژێکی تر دابمەزرێنێ سومعەتێکی بازرگانی هەیە لەو شوێنە خەڵک ئەیناسێ ئەزانێ ئەم کەسە کوڕی فلان کەس ئەبێ کەسە قەپێکراوە باوەڕ پێکراوە بە تەکید ئەمەش ئەبێتە هۆکارێکی تر بۆ سەرکەوتنی پرۆژەکەش زۆر باشەمە کە باسی پلانەکەین بە دڵنیاییەوە کە پلانیش چەند قۆناغێکی هەیە لەوانە ئامادەکاری و پلاندانان و جێبەجێکردن و لە دواییشدا چاودێریکردنی پرۆسەکە و بەهێزکردنی پرۆسەکە ئەکرێت کێکێک ئەم پلانەی دانا لە قۆناغەکانی پلاندانانە ئەگەری گۆڕانکاری هەیە لە قۆناغەکانی پلاندانانە لە کاتی ئەنجامدانی کارەکەش بەڵێ زۆر ئەوەش ئەوەی کە فەرموتان جەنابتان زۆر گرنگە یەکێک لە بابەتەکان لە سعودیە پێشەوە بێمە خزمەتی جەنابتان لەگەڵ بەڕێزانە مناقشەی ئەمەمان کرد لە سعودیە نەخۆشخانەی پرۆژە هەیە نەخۆشخانەی پرۆژە یعنی چی یعنی پرۆژەکە نەخۆشە سەرکەوتوو نەبووە خاوەن پرۆژەکە ئەچێتە ئەو نەخۆشخانە بۆ سەرکەوتنی پرۆژە بەڵێ قۆناغەکان ئەوەی کە بەڕێستان فەرموتان شی ئەکرێتەوە ئەڵێ پێمان بڵێ چۆن دەست پێ کرد ئایا بابەتی پارە کەم و کوڕی هەبوو منافسەکانت ئەو کەسانەی کە ڕکابەری لەگەڵیان ئەەکەیان ئەوت لە ئەوان لەگەڵ تاکەن چۆن بوون ژینگەی ئیشکردنەکە چۆنی بوو خەڵک حەزی لە بابەتەکە بوو یان نە کواڵەتی جۆری ئەو بەرهەمە
لە چه ئاستێک بوو ئەمانە هەمووەلیەکە وەکە نەخۆش چوو بێتە لای دکتۆر عیلاجیەکە بەو شێوازە اینجا لەوێ چەند با بڵێن یەکەیەک هەیە پێکهاتەی ئەو نەخۆشخانەیە خولی یاخود پێکهاتەیەکەم با بڵێن ئەچێت هۆکارەکانی نەخۆشی پرۆژەکە سەرنەکەوتنی پرۆژەکە وەرئەگرن داخلی خولێکی تایبەت ئەکەن بە بەڕێوەبردن ئینی ئیش و کاروباری پرۆژەکە دوای ئەوە بەرمەجە و پرۆگرامینگ و دانانی خشتەی بۆەکەن چی بکات و چی نەکات بە پێی کات وردە وردەوالیەکەن کە دەرچوو لاینەکە لەو نەخۆشخانەیە چارەسەر کرابێت یاخود دەرمانی پێدرابێ بۆی بگەڕێتەوە بۆ نەخۆشەکەی علاجی بکات بۆیە قۆناغەکان زۆر گرنگن و هۆکارە زۆر گرنگەکەی ئەوەی کە پرۆژە سەر نەکەوێ ئەو کەسێک کە ئیداری پرۆژەکەەکە ئاگەی لە قۆناغەکان نەبێ لە سەرتاوە لە ئیمکانیەتی کەسەکە خۆی چییە و ئامانجەکەی چی ئەبێ اینجا لەو ڕێگەیە بۆ گەیشتن بە ئامانجەکەی استراتیژیەتی هەنگاوەکان کە هەنگاو ئەنێ چۆنی بێ لە پارەکە وەکوتمان لە ئەو کەسانەی کە داوای شتەکانەکەن واتە خواستی کارە لە اقتصاد پێ ئەوترێ طلب الفعال خواستی کارە کە بریتی لە ڕغبەتی خەڵک لەگەڵ توانای کڕین کە بەداخەوە جەنابتان ئەزانن دۆخی هەرێمی کوردستان ئێستا دۆخی دارایەکەمان زۆر باش نییە اینجا دوای ئەوە چیمان هەیە دوای ئەوە کواڵیتی ئەو بەرهەمەی کە پێشکەش ئەکرێ خەڵک حەزیلەیە توانای کڕین هەیە و دوای ئەوە فرۆشتنەکە چۆن بگاتە دەستی کڕیار و لە ئەخیرەوە هەڵسانگاندن بکەین بۆ پلانەکەمان بۆ پرۆژەکەمان گەیشتووەتە ئامانجەکە یان نەگەیشتووە و دوای ئەوە ئەگەر خەلەل و کێشەمان هەبوو هەوڵ بدەین چارەسەری بکەین زۆر باشە بینە سەرەوەی دکتۆر زۆر جار بۆ نمونە باسی بزنسێ بکەین یان پرۆژەیە بکەین تا کەسیمانی و کاریشمانەیە بەتی مەکرێت وەک تا کەسی چۆن بتوانێت پێش ئەوەی کە دەست باتە پرۆژەیە پلانێکی باشی هەبێت وەک تیمیش چۆن بتوانن ئەم تیمە لیدەرێکی باشیان هەبێ و بتوانن بە هاوکاری هەرمووی تیمەکە پرۆژەکە دەوڵەمەند بکەن بۆی کە لە نەتیجە بتوانن ئاماجەکەیان بپێکن یاخود بتوان ئەوەی کەیانەوە بە دەستی بێنن بەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا بەم شێوازی کە ئێستا هەیە ئەکرا باسەوە بکەن کە ئیشێک سەر ئەکەوێ ینی هۆکاری سەرەکی سەرکەوتنەکەی ئەوەیە گروپ هەبێ ئیش بکات تیمێک هەبێ ئیش بکەن بەڵام ئێستا وا نەماوە یعنی نمونەیەکی گەرمەوە بۆ بەڕێستان ئەڵێ کابرایەک گەنجێک لاپتۆپەکەی کردوێتەوە شارەزایی هەیە لە گەڕان لە ئەتەرنێت و سێرچکردن لە بزنس و بابەتانە گەڕاوە سێرەکە کۆمپانیەک هەیە بابەتەکەی خۆی خستوەتە ڕوو بۆ فرۆشتن بەڵام کڕیاری دەست ناکەوێ ئەوەندە شارەزایە گەڕاوە بە دوای ئەو کەسێک کە لە خەیاڵی خۆیە کۆمپانیەک هەیەکە ئەوێ شتەکە بکڕێ هەردووکیان گیاندووە بە یەکتری ئەڵێ پێش چایەکی هێنا بوو پێش ئەوە چایەکەی سارد ببێتەوە لە ماوەی 5 دقیقە کەمتر 5 ملیۆن دۆلاری دەستکەوتووە واتە ئەم ئیشە ئەم سەرکەوتنە لە شارەزای هاتووە لە سێرچکردن لە ئەتەرنێت کە یەک کەس بووە واتە لێرە پێشکەوتنی تەکنۆلۆژیای لێ کردووە ئەو پێویستی بە ئەوە کە گروپت هەبێ تیمێکت هەبێ کەمترە ئێستا هەندێک ئێستا لەوانەیە گەنجە بەڕێزەکان لە بینەرە عەزیزەکان بڵێن نا ئەم قسەیە ڕاست نییە مەبەست نییە گەنجەکەنەوە قسەیکی حەقیقیە ڕاستی بووە بەڵام ئەوەی کە من پێویستیم بە تیم نییە ئەبێ کەسێک هەبێ ئێستا لە ئایتی شارەزا بێ کەسێک هەبێ لە ژمێریاری شارەزا بێ کەسێک هەیە لە مارکتینگ بە بازارکردن شارەزا بێ ئەو ڕاستە بەڵام ئەگەر من توانیم ئێستا لە ڕێگەی ئەوەی کە ئێستا پێوتێ ذەکا سەناعی ژیری دەستکرد ئەتوانم ئەوانە ئەنجام بدەم بۆ نا معنی ئەوەیە کە من ئەتوانم لە ڕێگەی طبعا ئەم ژیری دەستکردە ذەکا سەناعیشە کۆمەڵێک خەڵک ئەمەیان بەدی هێناوە گروپێک تیمێک ئەمەیان بەدی هێناوە کە گەشتوتە ئەم ئاستی ئێستاوە و باس لەوە ئەکرێت کە ئێستا هەندێک لە کۆمپیوتەرەکان لە وڵاتە ئۆروپیەکان لە وڵاتە پێشکەوتوەکان باس لەوە ئەکە ئەوەی کە پێشتر دەستمان ئەکەوت لە ماوەی 76 ساڵ ئێستا بە 3 بۆ 4 بۆ 5 چرکە دەستمانەکەوێت تەسەورکەن جەنابتان 76 ساڵ بۆ کەمتر لە 5 چرکە بۆیە لێرە ئەمە ئیشی گروپ کەم کاتەوە بمانەوێ نەمانەوێ ئەمە حەقیقەتە هەر لەو شوێنە کە من خوێندمەوە باسی نەکاڵێ کۆمەڵێک ئیش هەیە ئیتر کۆمەڵێک خەڵک هەیە پسپۆری هەیە ئێستا لە داهاتوو ئیشیان نامێنێ
ئەبێ ئەو گەنجانە کە ئێستا ئەو پسپۆری ئەو جۆرە پسپۆریوانیان هەیە ئاگیان لە خۆیان بێ لەبەر ژیری دەستکردەکە والیەکە ئیتر وردە وردە دوور بکەوینەوە لە ئیشی پێشکەشکاریان دروست کردبوو دوکتۆر بەڵێ ئیتر پیشەکەی ئێمە بێ دانیشەوە ئەمەش کاریگەریکی زۆر نەرێنی ئەبێ لەسەر ئیشی بڵێن بە تیم و بە گروپ ئیش بکرێت طبعا ئەمە دوژی ئەمە یاخود پێچەوانەی ئەمە والێ ئەکرێت کە ئینسان خودی ئینسانەکە کە ژیری دەستکردی دروست کردووە خۆشی هەوڵ بدات هەمیشە لە تازەگەری بێ شتی تازە بەدی بێنێ استیفادە لەو تەجروبە بکە کە ژیری دەستکردەکە وردە وردە جێگەی خۆیان کاتەوە و ناهێڵە خەڵکیش بکە پێچەوانەی ئەم پێچەوانەی ئەوە ئارەسێکی تر بگرێتە بەر بۆی بتوانێت زاڵ بێ بەسەر ئەوە خودی ئینسان ژیری دەستکرد دروست کردووە خودی ئینسان ئەتوانێت شتێک بکات کە لەگەڵ ئەوەیە هاوتەری ئیش بکات و بەردەوام بێ لە ئیشکردنەکەی بۆیە مەترسن جنابتان زۆر باشە بەڕێز ئاماژت بۆ تازەگەریە کرد کە ئەبێ هەبێت کەواتە ئەتوانین بڵێن پلانێکی سەرکەوتوو بۆ کارێکی سەرکەوتوو لە دواییشدا هەمیشە پێویستی بە پلانێکی ماوە کورتیش هەیە کە تازە بکرێتەوە بەڵێ ئەم پێشکەوتنی تەکنۆلۆژیا والێ کردووە ئیتر بیر نەکەینەوە لە ماوەی درێژخایەن وەکو دانانی سیاسات بۆ داهاتوو ئەکرێ کە باسی کۆمەڵگە بکەی بەگشتی بڵێ بەڵام بۆ پرۆژێکی تایبەت بیر بکەنەوە کە لەوەی کە دوای هەفتەیەکی تر دوو هەفتەی تر من سەرکەوتوو ببم پلانی ماوە کورتمان هەبێت کورت بۆ لەبەر ئەوەی وەکو بەڕێستە لە سەرەتاوە ئاماژەتەم پێکرد کە ئیتر هۆکارەکان ئەوەندە لە گۆڕانن بە ئاسایی ناتوانین باسی سبەینێ بکەین نازانی بەیانی چی ئەگوزەرێ چی ئەبێت نەک دوو ڕۆژی تر و سێ ڕۆژی تر لەوانەیە ئەسڵان هەندێک گەنج باستەوە بکە کە دوای 3-4 ساعتی تر چی ئەگوزەرێ من یەکێک لە برادەرەکانم داوای کۆمپیوتەری کرد لە براکەی لە ئەڵمانیا وتی من کۆمپیوتەرکی وا بە مواصفاتم ئەوێ وتی ئەم مواصفاتە ساعات بە ساعات ئەگۆڕێ لە ئەڵمانیا دروستکردنی کۆمپیوتەر وتی ئەوەی کە ئەو ڕۆژەی کە من ئەمەوێ بچم بۆ بازار ئەوم کڕی بۆت هەر ئەو ڕۆژە بۆت ئەنێرە بۆی گلەیم لێ نەکە پێت ئەڵێم ئەم ڕۆژە لاپتۆپەکەم کڕیوە ئیتر دوای ڕۆژێکی تر دوو ڕۆژی تر چی ئەگوزەرێ و چی لێ هاتووە وتی بۆی گلەیم لێ نەکەی وا تەکنۆلۆژیا پێش ئەکەوێ زانست پێش ئەکەوێ بۆیە لێرە ئەو بابەتی درێژخایینە ئێستا لە حساباتی تەکنۆلۆژیا زۆر کەم بۆتەوە لە حساباتی بزنس تەسەوڕەکەم ئەوەش کاریگەریە بۆ کە من بتوانم چۆن ئێستا بتوانم بگەم بە کڕیارەکان ئەم دقەیە پێش ساعتێکی تر ئەوە زۆر گرنگە زۆر باشە کەواتە ئەوەی کە زۆر گرنگە هەر کەسێک کارێکی گرتە دەست لەم کارەیە سەرکەوتوو نەبوو ئیترە بێ وازی لێ بێنێ یاخود ئەوەی کە باسە کرد چێتە نەخۆشخانەکەیان خۆی ئەو نەخۆشخانێ بۆ خۆی دامەزێن ینی بزگەڕێ بە دوای ئەوەیە کە ئەم کاری تیا شکستیەنەوە لە چوار شکستی هێنەوە ئەو خاڵە لاوازانە بدۆزێتەوە جارێکی تر کاری لەسەرکاتەوە ئەمانە تا چەند گرنگ بەڵێ ئەو نەخۆشخانەیە بەداخەوە ئێمە لە کوردستان نیمانە من لەگەڵ بەڕێزەکە ئیش قسم کردووە لەسەر ئەم بابەتە و على ئەساس بەڕێزیان فەرموویانەکە شتەکە بکرێت و بیخەنە بواری جێبەجێکردن کە یعنی لە ماوەی زۆر نزیکدا بکرێت ئینشاءالله بەگشتی لە عێراقیش ئەم بابەتە نییە ئەو نەخۆشخانەیە نییە ئێستا گەنجان ئەوانەی کە تووشی فەشەلە بن یاخود خوا نەخواستە سەر نەکەوتن ئەتوانن بەسەر شتی ئاسایی لە ئەنتەرنێت بگەڕن بە دوای چۆنیەتی زاڵبوون بەسەر ئەو کێشەیە ئەگەر نەیتوانی چارەسەری ئەو بکە ئەتوانێت بەنمونە سنتەری ڕاوێژکاری بزنس ئەو بابەتانە هەیە ئەتوانێت سەردانیان بکات و پرسیار بکات و هەوڵ بدات کە بابەتەکە چۆن چارەسەر بکات و خوریش هەیە لەو بوارە کە خول ئەنجام ئەدرێت بۆ چۆنێتی دامەزراندنی پرۆژە چۆنێتی بەڕێوەبردننی پرۆژە و چۆنێتی سەرخستنی پرۆژەکە چۆن سەرکەوتوو بێ بەڕاستی ئەوە خول هەیە لەو بوارانەوە کەسانی پسپۆر هەن کە ئەتوانن لە خزمەتی ئەو کەسانە بن ئەگەر سەرچێکی ئاسایی بکە لە سەردانی ئابووری ناسان بکات ئەتوانێت بنمونە لە کۆمەڵێک شوێنی تایبەت هەیە ڕێکخراوی تایبەت هەیە بۆ بزنس و بابەتانە ئەتوانێت بە ئاسایی بگاتە ئەو کەسانە و چۆن هاوکاریان بکەن بەڵام تا دامەزراندنی ئەو نەخۆشخانەیە ئەو موسسەیە کە تابێت پێن بێ ئەتوانێت ئەم ڕێگانەیە بگرێتە بەر و ئیسیفادە لێ بکە یاخود ئەتوانێت پیاچوونەوە بە ئیشەکەی خۆی بکات بۆ سەرکەوتوو نەبووە یعنی لەگەڵ منافسەکانە نەیتوانی بنمونە بەردەوام بێ ئیشەکەی خۆی با بڵێ سەرکەوتوو ببێت پارە بەشی نەکەی نەکردووە جۆری بابەتەکە لە ئاسی پێویست نەبووە ئیتر ئەمانە کۆمەڵی هۆکاری سەرەکین و گرنگترینیان ئێستا لە کوردستانی خۆمان بەداخەوە بابەتی داراییەکە کە لاوازە هەر پرۆژێک باس تا هەر پرۆژێک بکەی
بە ئاسایی سەر ناکەوێ بەڕاستی سەرکەوتوو نابێ بۆ لەبەر ئەوەی هەر بابەتێک بخیتە بازار پێویستی بە کڕیارە کە کڕیارەکەش بوون و وجودی نەبوو لەبەر ئەوەی توانە ئیمکانیەتی داراییمان لەو ئاستەنیە ئێمە هەمیشە بچین بۆ بازارەکان وەکو جاران شت بکڕین ئەوە وای لێکە کە تا ڕادەیەکی زۆر 2 جار و 3 جار و 4 جار بیر بکاتەوە لەوەی کە پرۆژەیەکی وا دابمەزنەیە یان نە و خەڵک چاوڕێواکە کار ڕێکەوتن لەگەڵ بەغایە بکرێت و ئیتر کێشەی موچە نەمێنێ بۆ موچەمان هێنە ناو ئەم بابەتە لەبەرەوەی موچە بۆتە بنەمایەکی سەرەکی بۆ خواستی کارە من ڕغبەتم هەبێ لەسەر کڕینی ئەم بابەتانە ڕغبەتم هەیە حەزم هەیە بەڵام کە پارەم پێ نەبوو هیچ ناتوانم بکڕم دەستەکانی خۆش.